لە پیسبوونی زیاتری ژینگە و نەبوونی ڕێژەی سەوزایی پێویست لە شارەکە هۆشداری دەدرێت و مەترسیەکانی زیاتری نەخۆشی بەهۆی پیسبوونی ژینگەوە دەخرێنە ڕوو. چالاکوانێکی ژینگەیە و لەگەڵ ڕێکخراوەکانی بواری ژینگە کار بۆ بەرزبوونەوەی ڕێژەی سەوزایی لە کەرکووک دەکەن. ئامارێکیش بۆ پەیام دەخاتە ڕوو کە جێگای مەترسیە لەسەر ژینگەی شارەکە و کەمی ڕێژەی سەوزایی. دیارە بەپێی ئەو ئامار و داتایانەی کە ئێمە وەکو کۆمەڵی کورسانێکی سەوز دەستمان کەوتووە ڕێژەکە زۆر مەترسیدارە لە 102 لەسەر ئاستی جیهانی ستاندارد لە هەر 100 مەتر دووجایەگە بێ 15 مەتر دووجای سەوزایی بێ. ئێمە لە ڕابردوودایە لە کۆندایە ڕەنگە ڕێژەکەمان زۆر باش بوو، بەڵام لە پاشەوە منامەتیای بەسەر عێراق و شاری کەرکووکە هاتووە ڕێژەکە بوو بۆ 0.99 بەپێی ئامارێکی ئەمریکیەکان. بەڵام پاشان ڕێکخراوە ژینگەیەکان و شارەوانی و ئەو لایەنانەی پەیوەندیدارن لە هەوڵ و تەقلا بووین بۆی ڕێژەکە نزیکەینەوە لە 102. بەڵام ئەوەی جێگەی داخە ئێمە کە هەنگاوێکە چینە پێشەوە هەنگاوێکی شەگەڕێینەوە بەرەو دواوە. مەترسیەکانی نەبوونی ڕێژەی سەوزایی و پیسبوونی ژینگە لە سەر تەندروستی مرۆڤ لەم پانێڵە باسی لێوە کرا. ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە پارێزی کەرکووک بە یەکێک لەو پارێزگانە دادەنێن کە مەترسی ژینگەیان لەسەرە و کەمی ڕێژەی سەوزایی تیایدا جێگەی مەترسیە و بە پێی ستانداردی جیهانی نییە. کەمپینەکەی من دەربارەی ژینگەی کەرکووک بەداخەوە لە مەترسیدا نییە، بەڵکو ئێمە لە نەو مەترسیەکەین. هەڵبەتە ئەمە یەکێکە لەو چالاکیانەمان لە چوارچێوی کەمپینەکەمان کە کۆنفرانسی کاریگەری ژینگە لە سەر تەندروستی کە بابەتێکە لە ئێستادا بۆتە جێی مشتومڕی هەموو جیهان، چکە ژینگەکەمان بەداخەوە لە داڕوخانایە و بەتایبەت کەرکووک فۆکسمان لەسەرێت یەکێکە لەو 5 پارێزگایانی عێراق کە ئاستی ژینگەی زۆر خراپە، بەداخەوە ڕێژەی سەوزایی کە 101 تێپەڕ ناکە لە ڕاستیدا دەبێت 130 بێ ڕێژەی سەوزایی. هەروەها ئەو پاڵنەرانی کەوا دەبنەوە هۆی نەخۆشی شێرپەنجە و نەخۆشیە تەندروستیەکان کە یەکەم هۆکار ئەو ژینگەیە. ئەلەم ڕۆدا ئەلەم چالاکەی کە ئەمڕۆمان کۆنفرانسەکەیە کۆمەڵی پانێڵ پێشکەشەکەین بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاکی کەرکووک. جگە لە پێشبوونی ژینگەی شارەکە بە هۆی زۆری نەوت و مادە کانزایەکان نەبوونی خزمەتی پێویستدایان باخچەی وشک کردووە. ئەمەش بە پێی وتەی شارەزایانی بواری ژینگە مەترسیەکانی پیسبوونی ژینگە لە کەرکووک زیاتر کردووە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.